دواخستنی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئاگەرەکان و تەگەرەکانی لە هەرێمی کوردستان دەوەریم هەفتەی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرەم عەلی نووسەر، دکتۆر سۆران بەرزنجی یاساناز و شۆڤەکار، دکتۆر محەممەد خورشید یاساناس، مەسعود حەیدەر ئەندامی خولی سێمی پەرلەمانی عێراق. بەڕێزان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ساڵی ڕابردوو مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق پاش ڕاگۆڕینەوە و تاوتوکردنی بابەتەکە لەگەڵ سەرۆکایەتی کۆمار و هەروەها بە پرسوڕای نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراق بڕیاریدا کە مانگی حوزەیرانی ئەم ساڵواتە ساڵی 2021 هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقا بەڕێوە بچێت. ئێمە ئەو وەختە لەم پرۆگرامەیە لە چەند ئەڵلقەیەکی ترا باسی ئەوەمان کرد کە هەم میوانە بەڕێزەکان و هەم خۆشمان تقریبا هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی کە بەڕێوەچوونی ئەو هەڵبژاردنە لەو وادەی کە سەرۆکوەزیرانی عێراق دیاری کردووە کارێکی ئاستەم و زەحمەتە. بە دوای ئەوەیە کۆمەڵەیەکی زۆر لە هێزە سەرەکیەکانی عێراق ڕەزامەندی خۆیان دەربڕی لە میدیاکان و لە ڕوبەڕوو لە وتار و بەیاننامەی ئاشکرا، بەڵام لە بنەوە زۆریان هەوڵیاندا کە ئەو هەڵبژاردنە لەو وادەیان نەکریا خود نەکریا دوا بخرێ بۆ ئەم ساڵ بۆ کاتێکی تری ئەم ساڵ یاخود ساڵی داهاتوو. ئەوە بوو چەند ڕۆژێک لەمەوە بەر هەرسێ سەرۆکایەتیەکەی عێراق هەم سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی وەزیران کۆبوونەوە لە دراسە و توێژینەوەیان کرد لەبارەی ئەوەی کە ئایا ئامادەسازیەکان تەواوە. چەند ڕۆژێک دوای ئەوە کۆمیسیۆنی و باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق داوای بە فەرمی داوای دواخستنی کرد لەبەرەوەی پاساوی ئەوەی هەبوو کە کۆمەڵێک پێویستی لۆجستی و تەکنیکی بۆ هەڵبژاردنەکە ئامادە نەبوو. هێشتا داوای کرد کە ڕۆژی 16 ئۆکتۆبەری ئەم ساڵ بکرێت، پێشنیاری کرد. بەڵام ئەمڕۆ سێشەممە ئەنجومەنی وەزیران بڕیاریە پاش دیراسەکردنی ئەو پێشنیارەی کۆمیسیۆنی باڵا ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە ڕۆژی 10 ئۆکتۆبەری ئەم ساڵ ئەو هەڵبژاردننی پێشبەختەی عێراق بەڕێوە بچێت. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی ستۆدیۆ 24 تاوتو یاخود شڕۆڤە و گفتوگۆ لەبارەی ئەگەرەکان و تەگەرەکانی بەردەم ئەو هەڵبژاردنە پێشبەختەی عێراقەکەین، هەروەها لێکەوتەکانی هەر یەک لەم ئەگەر و تەگەرانە بۆ هەرێمی کوردستان. هەموو لایەکتان بەخێر بێن، خۆشحاڵم کە دیسان یەکترە بینینەوە لەم بەرنامەیە بە هیوای گفتوگویەکی بەسوود. حەزەکەم ئەگەر پێش ئەوەی بەڕژدی بچێنە ناو گفتوگۆکەوە هەر یەکڕات خۆتان لەسەر ئەم بابەتە بڵێن لەسەر ئەم تەوەرە بێگومان. بەڵام کۆمیسیۆنی باڵا کە ڕۆژی 16 ئۆکتۆبەری پێشنیار کردبوو زۆر پرسوڕا و گفتوگۆ و مشتومڕی هێنایە ئارە هەم لە ناوەندەکانی عێراق هەم لە ناوەندە کوردستانیەکانیش. حەزم کرد لە ناو قسەکانتانە ڕای خۆتان لەسەر ئەو پێشنیارەی کۆمیسیۆنی باڵا ڕوونکەنەوە. دکتۆر محەممەد وا لە جەناب. سپاس. خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی ستۆدیۆ 24 کاناڵ 24 لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدارم. من بۆ پێشەکی قسەکانی خۆم بابەتێکم ئامادە کردووە لەسەرەوەی کە پێناسەیەک بکەین بۆ هەڵبژاردن و پێناسەی ئەم هەڵبژاردنەی ئەم جارەی عێراق بکەین و جیاوازی بکەین لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوو بڕاستی. لە زۆربەی ئەو کتێبانەی هەیە بما فێم لە کتێبەکەی خۆشم کە من پێناسەیەکم دیاری کردووە بۆ هەڵبژاردن، دەڵێن هەڵبژاردن لە بواری دەسەڵات، لە بواری دەسەڵات لەمەیکە بۆ مەجلیسی نوابی عێراقی ئێمە دەنگدەین، دەنگدەر دەنگ بە پاڵێوراوی خۆی دەدات تا بە ناوی ئەوەوە دەسەڵات بەڕێوە ببات. ئەمە کورتترین پێناسەیە بۆ ئەوەی کە بتوانین پێناسەی هەڵبژاردننی مەجلیسی نوابە دواتریش لە دوای ئەو هەڵبژاردننی بەرەحلەکانی تری دێتە پێشەوە بکەین. طبعاً لە دوای ئەوەی کە بڕیارە درێ هەڵبژاردن بکرێت، دەنگدەر بە 3 مەرحلەی بڕیارە تێپەڕێ. یەکەم بڕیار ئەوەیە کە دەنگدەر ئەگاتە قەنەعەتە بڕیاری بەشداری بدات، بەشدارە بێت لە هەڵبژاردن یاننا. بەشی دووەمی بڕیارەکە ئەوەیە بڕیاری ئەوە ئەدات کێ هەڵبژێرێ و لە کۆتا ڕۆژدا کە وەکو جەناب ئیشارەتدا پێشنیارەکە 16 ئۆکتۆبر بوو، ئەم ڕۆژ بووە 10 ئۆکتۆبر، بڕیارەدا دەنگی خۆی بخاتە سندوقی دەنگدانەوە. ئەلێرە ئەگەر مەسەلەی 16 ئۆکتۆبر بە تایبەتی لەسەر کەرکووک بێنمەوە، تەبەن لە کەرکووک بەڕاستی زۆر حەساس بوو ئەو تاریخە، تاریخێک بوو کە کوردستانیان خۆیان بەوە ئەزانی کە شارەکەیان بە هێزی سەربازی داگیر کراوە و لایەنێکی لە نێو لایەنێکی سیاسی خیانەتی کردووە لەو شارە و لایەنەکەی تر نەتەوەی تورکمان، نەتەوەی عەرەب، ئەوانێک کە غێری کوردستانیانە بیرەکەنەوە
ئەو ڕۆژیان بە ڕۆژی سەپانی یاسا و فەرزی عیرادەی عێراق و گەڕاندنەوەی کەرکووک بۆ باوەشی عێراق ینی بەڕاستی ڕۆژێکی زۆر ناشرین و ناڕەوا بوو لای کوردستانیەکانی کەرکووک و پێچەوانەکەشی بۆیە یعنی تەوەقعی هەتا با بڵێن جۆرێک پشێوی ئەکرا ئەگەر هەڵبژاردن لە 16 ئۆکتۆبەر بکرێ بۆیە باشترین کۆمنتی من لەسەر ئەوەیە کە بەڕاستی ڕۆژێکی ناشرین بووە ئەو ڕۆژە باش بوو کە گۆڕیان لە یاسای هەڵبژاردننی عێراقی لە وەقعی عێراقی 4603 بڵاو کراوەتەوە لە 9 تشرینی دووەمی 2020 ئەم هەڵبژاردنەی ئەم جارەی عێراقی با بڵێن جۆرێک جیاواز کردووە لە هەموو ئەو هەڵبژاردنەکانی پێشوو تەمەن لە هەڵبژاردنەکانی پێشوو لە دوای 2005 کە ئێمە بینیومانە هەڵبژاردن بە لیست بووە بە قایمە بووە و ئەمما لیستی داخراو بووە وەکو ئەو هەڵبژاردنەی بۆ مەجلیسی با بڵێن دستوری کرا لە ساڵی 2005 کە 2004 کە مەجلیسێکمان هەڵبژارد بۆی بچن دەستوری عێراق دابنێنەوە ئیخساسیان بەس دەستور بوو ساڵێکی پێشوو دوای نەما و لە دوای ئەوەشەوە هەموو ئەو هەڵبژاردنانەی کردومانە هەڵبژاردە بە لیست بووە ئەمجا چ لیستی نیمچەکراوە بووە چ لیستی کراوە بووە ئیلا ئاخری بەڵام ئەم هەڵبژاردنەی ئەم جارە هەڵبژاردنێکی فەردیە واتە دەنگدەر دەنگەدا بە تاک بەس تەنها ئەلێرە نییە یعنی کە تۆ دەنگەدەی بە تاک بەڵکو لە نێو ئەمەشا بەسم بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی تر پارێزگایەک خۆی بازنەیەکی هەڵبژاردن بوو بەڵام ئەم جارە بە پێی ڕێژەی دانیشتوان هەر پارێزگایەک کراوە بە چەند بازنەیەکی هەڵبژاردن بۆ نمونە لە شاری هەولێر با بڵێن بەشی ڕۆژهەڵاتی هەولێر کراوەتە بازنەیەکی هەڵبژاردن بەشی ڕۆژئاوایی هەولێر کراوەتە بازنەیەکی هەڵبژاردن دەرەوەی هەولێر با بڵێن کراوەتە بازنەیەکی هەڵبژاردن و هەموو ئەو ناوچەکانی تر کە پێم وایە پارێزگاری هەولێر 5 بازنەی هەڵبژاردنە نمونە پارێزگای کەرکووک 3 بازنەی هەڵبژاردنە و جۆری هەڵبژاردنەکەش هەڵبژاردننی سادەیە زۆرینەی سادەیە جاران کە هەڵبژاردن ئەکرا لیستێک خۆی هەڵبژارد یا تاکی خۆی هەڵبژارد دابشکردنی کورسیەکان بەپێی ئەو نیزامای ئینتیخابیەی دابشکردنی کورسیەکان بوو کە دانرا بۆ ئەنواعی نیزامی جیاوازمان هەیە لە عێراق چەند نیزامێک جێبەجێکرا بەڵام ئەم جارە نیزامی زۆرینەی سادەیە واتە بۆ نمونە لە بازنەی یەک لە شاری هەولێر 5 کورسی بۆ تەخسیس کراوە 5 یەکەم دەنگ هەر کەسێکن و ڕێژەش دیاری نییە هەر کەسێک زۆرینەی دەنگەکانی پێنجەکەی هێنا ئەڕوات بە مەرجێک یەکێک لەو پێنجانە ئەبێ ئافرەت بێ و کام ئافرەت سەرەکەوێ ئەو ئافرەتێک کە زیاترین دەنگی هێناوە بەڕاستی ئەم سیستەمە نوێیە کە بەم جۆرە هاتوۆتە پێشەوە لە مادەی 15 دووەم تاوان ئەمەی نیشانداوە هەروەها لە مادەی 15 سێمی قانونی ئینتیخاباتی با بڵێن ژمارە 9 ساڵی 2020 ئیشارەتی پێداوە زۆر جیاوازترە لەگەڵ هەموو ئەو دەنگدانانەی پێشووی ئێمە کردومانە بۆیە تەوەقوعێک هەیە کە دەنگدەری ئەم جارەی عێراقی سەری لێ بشێوێ دکتۆر وەڵام منەمەوێ بەڕای تۆ بۆ بڕیاری لێدرا کە لە مانگی حوزەیران کرد و دواییش دواکەوە بۆ کارەکان چی بوون بۆ خۆی نە ئەو کات و من باوەڕم هەبووە کە ئەکرێ و نە ئێستش قەنەعەتم وایە ئەکرێ لەبەر چەند هۆکارێک ئەویش پەیوەندی بەوە هەیە کە بۆ خۆی ئەوەی کە ئەم هەڵبژاردنەی کە بڕیاری لێدراوە هەڵبژاردنێکی پێشوەختەیە بەمانای ئەوەی کە هەڵبژاردننی پێشوەختەش ئەو هەڵبژاردنەیە کە پێشوادە دەستوریەکەی کە بۆ هەڵبژاردن دانراوە ئەنجامەدرێت لە عێراقا بە گوێرەی بڕگە چواری مادەی 56 دەستوری عێراقی پێویستەکە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەر 4 ساڵ جارێک ئەنجام بدرێت بە گوێرەی ئەم حکومە دەستوریەش بێ دەبوو مانگی ئایاری ساڵی 2022 هەڵبژاردن ئەنجام بدرێت بەڵام ئەو کات کە لە 30 تەموزی ڕابردووە مستەفا کازمی 30 تەموزی ساڵی 2020 مستەفا کازمی ڕایگەیان بەشێک بوو لەو نمایش و لەو کارانەی کە مستەفا کازمی ئەیکرد و جۆرێک لە نەشئەی سیاسیشی گرتە بوو لەوەی کە پێی وابوو ئەتوانێ بەوەی کە دەستی بە مانۆ ڕێککردە بوو لەگەڵ ئەمریکادا خەریکی گفتوگۆ دانستان بوو لەگەڵ وڵاتانی کەنداوە خەریکی گفتوگۆ و بە حسابی خۆی ئەجەندایەکی هەیە بۆ نزیکردنەوەی عێراق لە وڵاتانی کەندا و زیاتر وە سوڕانی قیبلەی عێراق بەرەو خەلیجۆکەوەی کە بەرەو ئێران بێ هەموو ئەمانە و ئەهاتە کوردستان و خەڵک شاباش و چەپڵەی بۆ لێدا لە هەندێک شوێن و ئەمانە پێی وابوو کە ئەتوانێ هەڵبژاردن بکاوە ئەو ئینتیباعی کە لەسەری هەبوو کۆی کە سەرۆگۆزیرانێکی موقت و کاتیە و هیچ کوت لەو دەسەڵاتێکی لە پەرلەمانی عێراقی شانیە ئەتوانێ ئەم معادلە سیاسیە بگۆڕێ و ئایندەی سیاسی عێراق بۆ خۆی مسۆگەر بکە بەڵام
ئەمە ساڵی ئەمە ئەو کاتێک کە لە تەموزە ڕایگەیان بەڵام هەر ئەو کاتیش ئەو گرفتانەی کە ئێستاوایان کردووە هەڵبژاردن نەکرێ ئەو کاتیش هەر هەبوون بۆ نمونە ئێمە لە ڕووی یاساییەوە گرفتمان هەبوو ئەو کات کە ئەو ڕایگەیاند هێشتا یاسای هەڵبژاردننی عێراق بە تەواوی پەسەند نەکرابوو و هەروەها محکەمەی ئیتیحادی کە بە گوێرەی دەستور پێویستە کە ئەنجامی کۆتایی هەڵبژاردن پەسەند بکات ئەو کات سڕ کرابوو و ئێستش سڕ کراوە و هیچ دەسەڵاتێکی نییە و پێشبینیش ناکرێت لەوەی کە بۆ مانگی ئۆکتۆبەر هێشتا محکەمەی ئیتیحادی بتوانێت کارا بکرێتەوە کە من دواتر ڕوونی ئەەکەمەوە و لەگەڵ هەموو ئەمانەشا بودجە و پارەی و تێچووی هەڵبژاردن خۆی بە خۆی گرفتێکە ئەو کات کە لە تەموزی 2020 مستەفا کاظمی جاڕی هەڵبژاردننی پێشوەختەیدا عێراق بەم حەدەی ئێستا قەیرانی دارایی و قورسایی دارایی بەسەردا دەرنەکەوت بوو دروستە ئەو کات یاسای قەرز دەرچوو بوو بەڵام هێشتا نە قەرزەکە کرابوو نە یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی هەبوو نە ئەوەشی کە یاساکەی یاسایەکی تایبەت و قەرزێکی تایبەت لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە نێردا بووە ئەنجومەنی نوێنەران بەڵام وەکەوەی کە حکوومەت داوای کردبوو نەکرابوو کەواتە هەموو لەمپەرەکانی بەردەم ئەنجام نەدانی هەڵبژاردن هەر هەبوون ئەو کات و ئێستاش هەن سەرباری ئەوەی ئەو مەسەلە تەکنیکانەی کە کۆمیسیۆن باسێکا لەوەی کە 30 میلیۆن دەنگدەر پێویستی بە نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری و ئەوانە هەیە ئەمانە هەمووی بەلایەک لەلایەکی تریشەوە لە حوزەیران و تەموزی 2020 ئەو کات لایەنە شیعەکان بە تایبەت لەبەر ئەوەی کە مستەفا کاظمی و دەستکاریکردنی ینی بۆ خۆی لە عێراقا دەستکاریکردنی پرۆسی سیاسی ئێستا زۆر قورس و سەخت و ئەستەمە ئەوە دوو ئەزمونە پێمانەڵێ کە هەڵبژاردن ئەنجامدانی مشکیلە زیاترەکە وەک لە ئەنجام نەدانی چکە لە ئەنجام نەدانی ئەلانی کەم ئێستا بە جۆرێک لە جۆرەکان مؤسسات دەقی خۆی گرتووە بەڵام لە ئەنجامدانیا تۆ پێویستەکە کە معادلە سیاسیەکان بگۆڕێ و ئێستا لەبەرەوەی هەر سێ لایەنە سەرەکیە پێکهێنەرەکەی پرۆسی سیاسی عێراق چی شیعەکان و چی سوننەکان و چی کوردیش هەرسێکیان لەناو خۆیان تووشی دابەشبوونی زۆر سیاسی بوون و پرۆسەی بڕیاردان و ئەوانە لەناو هەرسێ هێزەکەیە بە مستەوای جیاواز قورس بووە لەبەرەوە هێزە شیعەکانیش ئەو کات چاوەڕێ بوون بزانە مستەفا کاظمی بە تەمای چی و تاکوێ ئەچێ بەڵام لەو کاتەی کە زانیان زیاد لە بەڕەکەی خۆی پێڕائەکێشێەوە هەڕەشەی گوێبڕینەکەی هاتە سەر ئیتر ئەو کاتە مستەفا کاظمیش بڕیارەکانی خۆی گۆڕی و پێی وابوو ئەو چانس و دەرفەتەی نامێنێتەوە هەر لەبەرەوە ئێستا بەلایەوە زۆر گرفت نییە کە ئەگەر هەڵبژاردنیش دوا بخرێ بەڵام تایبەت بە دیاریکردنی ئۆکتۆبەر بە سەراحەت من پێم وانییە لە خودی مانگی ئۆکتۆبەر بۆ ئێمە لە دوای ساڵی 2007ەوە بۆ خۆی کاریگەریەکی نەفسی و سایکۆلۆجی هەیە و هەمیشە با بڵێن فاکتەرێکی شە بۆ ئەوەی چونکە تۆ ناتوانی لە یادی 16 ئۆکتۆبەر و ڕووداوەکان نەکەیتەوە لە یادکردنەوەش یا بێگومان ئەو لاپەڕانە هەڵەدرێنەوە و ئەگەر بکەوێتە ڕۆژی هەڵبژاردنەوە بۆ ئێمە خراپە چونکە بۆی هەیە کاردانەوە ناوخۆیەکان زیاتر بکەوە بکەوێتە پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکەشەوە کە ئێستا دەی ئۆکتۆبەر دانراوە ئەکەوێتە گەرمی و ساتە کۆتاییەکانی حملەی هەڵبژاردنەوە کە من پێم وایە بە هیچ شێوەیە یەکجاریکردنی کاتەکەی لە ڕووی سایکۆلۆژی و سیاسیەوە لە بەرژەوەندی کوردستاندانە ڕاستە وڵی قانونەکە طبعا متطلباتەکانی دیارە هەڵبژاردن و کاکسۆران و دکتۆر محەممەد شاماژیان پێکرد قانونەکە مهم بوو و ڕاستە مشتمڕێکی زۆر دروست بوو تاوەکو لەسەر ئەوە اتفاق کرا کە محافظات بکرێ بە چەند زۆنێکەوە و بەنسبەت کوردەوە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم مهم بوو بە سەراحەت ئەندام پەرلەمانەکانی کورد و حزابی سیاسی کوردی و مەکاتبی هەڵبژاردننی حزبە کوردیەکان لەو مۆزوعایە ڕۆڵی ئیجابیان هەبوو ئەنی توانراوە بە تایبەتی بوونم نەبوو کەرکک لەوانەیە دکتۆریش ئاگادار بێ هەرچەندە ملاحەزات هەیە لەسەری بەڵام وا کراوە ئەو مەناتقانەی کە زۆرینەی کووردە بێتە زۆنێکی انتخابی ئەوەی عەرەبی سوننیە زۆنێک بێ ئەوەی تورکمانەکانیش بە نەفسینا بۆی دەنگەکان دابەش نەبێ احتیمال لەسەرەوەکە ئێمە کورد ئەحزابی کوردی ئەتوانن على الأقل تحالفات لناوچە کوردستانەکانی دەروەی هەرێم بکەن بۆ ئەوەی دەنگی کورد پەرتەوازە نەبێ و لە نەتیجەیە کاندیدی کورد بچێتە سەر تحالفە لە نێوان خۆیان یان نێوان لایەنەکانی منە لە نێوان حزابی کوردیە حزبە کوردیەکان و وابزانم یعنی ئێستاش ئەو باسانە هەیە لەو کۆبنەوانێک ئەنجام درێ بەڵام انتخابات لە عێراقا معرقلاتی زۆر هەیە تەگەرە زۆر لە پێشیتی هێشتا ماوە و گەورەترین تەگەرە لە پێشی ئەم انتخاباتە مەسئلەی محکەمەی ئیتیحادیە لەبەرەوەی ئێستا لە ناو
پەرلەمانی عێراقا و لە ناو شیعەکانە ڕێیەک هەیە کە وابزانم سەرۆکاتی کۆماریش تعدیلێکی نردووە بۆ پەرلەمان کە ئەمە مادام تعدیلە بەغلبیەی بەسیطە تێپەڕێنین بەڵام بەپێی دەستوری عێراقی تعدیلیش لە قانونی محکمەی اتحادیە ئەبێ بە 2/3 بێ و ئەوانەی کە قانونین برادرانی خۆمان ڕێیان هەیە لەسەر و بابەتەوە و ڕێیەکەشیان زۆر ڕاست و تەواوە و ئێستنا دەکەن لەسەر هەندێک حقائقی مطلق و هەم دەستوری و هەم قانونی جاوەیەکێکە لە معرقلە زۆر گەورەکان بۆیە من هاوڕام لەگەڵ کاکسۆرانە زۆرێک لە سیاسەکانی عێراقیش هاوڕان کە احتیمان زۆر زۆرە ئەم تاریخی دێ ئۆکتۆبرش ممکنە هەڵبژاردن نەکرێ و ئەگەرە کوتەماشا بکەین 6-7 مانگی مێنێ بۆ تاریخی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەتیادی و ئەسڵەن ئەم ئالیەتەی کە ئێستا دیاری کراوە تاریخەکە پێچەوانەی مادەی 64 دەستوری عێراقی لەبەر لە مادەی 64 دەستوری عێراقی بۆ هەڵبژاردننی پێشوەخت ئالیەتێکی زۆر وازحی دەستنیشان کردووە کە یەک لەسەر سێی پەرلەمانتاران داواکەن پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە یاخود سەرۆک وەزیران داواکە و سەرۆک کۆمار موافقاکە و دوای پەرلەمان دەنگەدا لەسەر هەڵبۆشانەوەکە ئەو کات لە ماوەی 6 ڕۆژە سەرۆک کۆماری ئەعلانەکە انتخابات بکرێت ئێستا بینین عملیەکە بە پێچەوانەوەیە یعنی ئەگەر من تەماشای ئەمە بکەم بڵێن دوای ئەم تهدید کردلە ئەگەر مادەی 64 جێبەجێ بکرێت لە دەستور ئەبێ لە پێش دەی هەشت پرۆسەی هەڵوەشاندن و حەلکردنی پەرلەمان دەست پێ بکا بۆی لە دەی هەشت سەرۆک کۆماری ئەعلانی بکا بڵێ لە دەیدا انتخابات ئەکرێت ینی هەستی پێیەکەی کە ئەمە اتفاقاتی سیاسیە ئەمە نە دەستورە و نە قانونە هیچ شتێکە پەیوەندی بەو تەوزیعی مەناسبەوە هەیەک لە دەوڵەتی عێراقیە بۆ نمونە سونە سەرۆکاتی پەرلەمانی لایە ناوێ زوو هەڵی وەشێنێتەوە و زەمانەتی ئێوەیە کە انتخابات بکرێ ئەو جا مەنسەبی سەرۆک پەرلەمانی لە دەست بچێ ینی معادلەکە سیاسیە زیاتر جگە لەوەش ئێمە ئەزانین ینی لە انتخاباتی 2010 ڕێژەی بەشداربوون لە عێراق 20 تێ نەپەڕاندەوە ئەو ڕێژە زۆری هەرێمی کوردستان وای کرد کۆی ڕێژەکە لە عێراقا زیاد بکە بەڵام بە کۆی گشتیش کەم لە 50 بەڵێ 145 بوو تقریبا طبعا یەکێتر لە معرقلەکان کە فەنیە بۆ ئەوەی لە دەیدا ئەنجام بدرێ هێشتا معلوم نییە زیاتر لە 25 میلیۆن دەنگدەر هەیە لە عێراقا تا ئێستا 12 میلیۆن بایۆمەتری بۆ کراوە واتە هێشتا 13 میلیۆن ماوە و ئایا خەڵک بەچی شێوازێک تەژی ئەکرێ بچێ نظامی بایۆمەتری بکە لە مەکاتبی کۆمیسیۆن و ئەمەشێکێتر لە معرقلەکان و لە هەمووشی خەتەرتر بوونی ئەو هەموو میلیشیا و هێزی چەکدار و چەک لە دەرەوەی دەسەڵاتە کە ممکنە بەکار بهێنرێ بۆ ئەستفزازکردن بۆ تهدیدکردن بۆ ئەوەی مەسەڵەن خەڵکیی زۆر نەچێتە دەنگدان و بەکەف خۆیان جارێکتر تەزویرات بکەن ئەمانە هەمووی معرقلاتن ینی بۆیە ممکنە جارێکی تر هەم کۆ ببنەوە و هەم تەبخەیەکی سیاسی بکرێ لە کاتی خۆی ئەنجام نەدرێ مۆزوعی مانگی ئۆکتۆبەر ینی برادرانی شامەژیان پێی کرد فعلا بە نسبەت کوردەوە فترەیەکی حساسە و تاریخێکە چۆتە مێژووی کوردەوە تاریخێکی زۆر ناشرینە 16 ئۆکتۆبەر و زۆر واردە کە ئەوانەی کە ئەم تاریخیان دیاری کردو ئامانجیان ئەوە بێ بە تایبەتی لە ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم لە کورد بدەن لەو مەنطقانە بۆی ئەحزابی کوردی ئەگەرکو هاوپەیمانێتیش دروستکەن یاخود بەلای کەمی کاندیدەکان جارێکی تر ئەو وەرەقەی ئیسارە بکرێتەوە وەوە بکات تەئسیر لە دەنگدەری کورد بکە خاو بێتەوە نەچێ بۆ دەنگدان و ژماری کورسەکانی کورد لەو ناوچانە کەم بێتەوە اینجا ینی ئومێ دەکەین یەکەم شتەوەیە کە فعلا احترامی سیاقاتی دەستوری بگەرێت دەوڵەتی عێراقی بەڵام لە هەمووی گرنگترەوەی متطلباتی ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و شەفاف و وابکە خەڵکی ناوچەکانی عێراق بە تایبەتی جنوب دوای خۆپیشاندانەکانی تشرین ئەوانە هەمووی هان بدرن بچنە سەر سندوقی دەنگدان چونکە ئەوان ممکنە گۆڕانکاری لە عێراق من حەزەکەم لە ڕوانگەیەکی ترەوە ئەو بابەتی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق من باسیەوە کەم کە ینی ئایا هەڵبژاردننی پێشبەختە چ کێشەیەک لە کێشەکانی عێراق چارەسەرەکە زۆر جار لە دکتۆر سۆران بە تایبەتی لە هەندێک لە ئەڵقەی ڕابردووە ڕوونی کردوتەوە کە
هەڵبژارنی پێشوەختە ڕێوشوێنێکی تەواو یاسایی و مەدەنی و دیموکراسیە لە وڵاتانەی کە پرۆسی سیاسیان تووشی جۆرێک لە احتیقان و با بڵێن زۆرێک لە گەیشتن بە بنبەستە بێ پرۆسەیەکی زۆر دیموکراسیە و ڕابڕێ و لە زۆر وڵاتیش تا ئەم چەند ڕۆژەی ڕابردوش دیومانە کە هەڵبژارنی پێشوەختە کێشەی زۆر گەورەی ئابووری و سیاسیشی لە وڵاتە چارەسەر کردو حکوومەتی تازە پێگاتوە بەڵام ئەگە تۆ سەیری دیمەنی عێراق بکەی مەشهەدی سیاسی عێراق بکەین ئەم ئومێدبەخشیە نییە بەڕاستی خۆ ئەگە تۆ بیرکەیتەوە بۆ نمونە بۆچی ئەسڵان بیر لە هەڵبژارنی پێشوەختە کرایەوە لە عێراق لەبەرەوەی کە لە کۆتایی ساڵی 2019 وەختێک عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیران بوو خۆپیشاندانی فراوان بەغدا و بەسرە و زیقار و زۆربەی شارەکانی گرتەوە ئەو خۆپیشاندانان نە لە پێش خۆی و نە لە دوای خۆشی ئێستا شتیوە دووبارە نەبووەوە و خۆپیشاندەران پیان وایە بەردەوامە ناویشیان ناوە شۆڕشی تشرین و بەردەوامە ئەگەر چی خۆپیشاندانێکی منەظەم نەبوو هیچ گروپ و هێزێکی سیاسی وا بڵێن سەرکردایەتی نەکرد بە منەظەمی بەڵام تۆ لە هەڵس و کەوت و لە دروشم و لە دیمانە و لە قسەکانی خۆپیشاندەرانە کۆمەڵێک خواست و داواکاری و دروشمی سەرەکیت ئەبینی کە منەتوان بڵێن بە کورتی باسییان کەم گرنگترینیان ئەوە بکە لە زۆربەی لە لافیتەکان ئەتان بینی خۆپیشاندەران نووسیان بە عەرەبی نووسمیان ڕید وەتەن یعنی ئەم خۆپیشاندان ئێمە نیشتیمانمانەیە ئێمە وڵاتمانەیە کەواتە تۆ دیوی ئەو ڕستەیە بخوێنیتەوە یعنی خۆپیشاندەران عێراق ئێستا کە ئەو عێراقی بڕیارە نیشتیمان و وڵاتی ئەوان بێ ئێستا بە وڵاتی خۆیانی نازان بە نیشتیمانی خۆیانی نازانن خەڵکی بێگانە با بڵێن سەرکردایەتیانەکە یا وڵاتەکان بەڕێوا بە یەکێک لە دروشمە گرنگەکانی تریان کۆتایی هێنان بوو بە دەستێوەردانی دەرەکی و بە تایبەتی ناوی کۆماری ئیسلامی ئێرانە هەر لەو بابەتە و بەڕاستیش ئەو زاڵە و دەستێوەردانی زۆرە لە عێراقا یەکێکی لەوە بوو نەهێشتنی خواستەکانی خۆپیشاندەران نەهێشتنی با بڵێن هەیمەنە و هەژمون و دەسەڵات و پێگەی بەهێزی میلیشیا سەکدارەکان ئەوەی کاک مەسعودیش باسی کرد ینی میلیشیاکان چەکی بەهێزیان بەدەستەوە هێزیان هێوانە خاڵێکی تریان ئەوە بوو کە ئەمە زۆر یەکلاکەرە بوو لایەن کەیان و ئەو نخبە سیاسیەی لە 2003ەوە تا ئێستا حکومانەکان نخبەیەکی گەندەڵە نخبەیەکە عێراقی بەرەو وێرانبوون بردووە نخبەیەکە عێراقی داوەتە دەست خەڵکی بێگانە ئەبێ لەسەر حکوم نێنن لە دوای ئەم داواکاریە سیاسی و دروشمە سیاسیانە شتی گرنگ بەسەن با بڵێن دەستگیرکردنی ئەو کەسانەی کە دەستیان هەبوو لە خوێن ڕشتنی خۆپیشاندەران لە تیرۆرکردنی خۆپیشاندەران بە دوای ئەوە داواکاری خزمەتگوزاری کە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق وێرانە لە داوای ئاویان کرد کارەبایان کرد شەقامیان کرد نەخۆشخانەیان کرد قوتابخانەیان کرد لەگەڵ خواستی دامەزراندنی گەنجانی بڵێن بێکار یاخود دەرچوانی زانکۆ پەیمانگاکان ئەم مشکلانە هەر بەردەوام ئەم مشکلانە هەمووی بەردەوام بوو بینیتان شایدی ئەوە بین کە عادل عەبدولمەهدی لەژێر فشارە دەستێکی شایە دوایەوە مستەفا کازمی پاش مشت و مڕ و بگرۆبێنەیەکی زۆر مستەفا کازمی بوو بە سەرۆک وەزیران بەڵام تۆ وەرە بزانم ئەم داواکاریانەی ئەم خۆپیشاندانە لە 2019 تا ئێستا دوای لێکی بەرەو دوای هەڵبژاردن چیە بێ گە حکوومەتێکی تازە چیە بێ دەستێوەردانی ئێران لە 2019 10 قاتە 20 قاتە نەک کەم نەبووتەوە هێزی میلیشیاکان جاران دوێنێ برادێکم بینی کە لە بەغداژی جاران ئەگەر 5 بڕبوون من لە گەڕەکێکە 5 بارەگەی حەشدی شاوی هەبوو بێستە 20 و نەک هەر ئەوە ینی خوێن ڕژانی خۆپیشاندەران و چالاکوانان بەردەوامە ڕۆژانە خەڵک لە خەو هەڵەسێ بە سوپرایزێکی تووشە بێ فلان کەسیان سەربڕی فلان کەسیان ڕفان فلان چالاکوانیان کوشت هەموو ئەمانە ئەجا وەرە سەر خزمەت گوزاریەکان هەمیش شارەکان بەرەو خراپیە ڕۆن لە دۆخێک کاژینەوەی کە کورت پێڵە ساڵ بە ساڵ خۆزگەن بەپار کەواتە هەڵبژاردن دێوێ ئەمە چارەسەر بکە ئایا حکوومەتێکی نوێ دێت ئەو خواستە گرنگەی خۆپیشاندەران کاڵێ نرید وەتەن و ئەم ئێمە نیشتیمانمانەیە دووهەم ئەو نخبە سیاسی لەسەر حکوم لاچن خۆپیشاندان ئەم هەڵبژارنە پێشبەختێ بەڕای من بەپێی ئەوەی ئەو ڕخنانی کە لە یاساکەش دەگیرێ شەرعیەتدانێکی ترە بەو هێزانەی کە خۆپیشاندەران لیان ناڕازین لە باشوور و ناوەڕاستی عێراق بۆی زۆرتر بمێنەوە زۆرتر هەیمەنیان بەسەر عێراقا بێت لەبارەی 16 ئۆکتۆبر بە کورتی ڕای خۆمەڵێم کە کۆمیسیۆنی باڵا ڕای با بڵێن ئەو پێشنیاری ئەوەی نەکرد من لەو کەسانە نیم بڵم زۆر بە گومانم یا باوەڕم بە نەزەریم و ئامەرە هەیە لە هەموو ڕووداوێکە بەڵام
بەڕاستی من هیچ پێم ئاسایی نەبوو کۆمسیۆنی باڵای خۆشی ناوناوە سەربەخۆی هەڵبژاردنەکان مناسم کرد دەستگای کۆمسیۆنیش بۆ هەر دەستگایەکی تری عێراق کۆتۆتە بن دەسەڵات و قۆرخکاری هێزی باڵا دەستەوە لە عێراق کە لە 2023 حکومەکە ئەوەی کاک مەسعودوتی ڕاستە پەیامێک بوو بۆ یەکەم بۆ شیعەکان خۆیان چکان ئەوان بە ڕۆژی سەرکەوتنی گەورەی ناوە بن ئەگەر سی چەند ڕۆژێک دوای ئەو خۆشبەختانە لە پردێ و سەحێلا و مەحمودیە و تەلەسکۆب لوتیان شکێنرا بەڵام ئەوان بە سەرکەوتنی گەورەی ناوە پەیامێک بوو بۆ شیعەکان کە یەکدەنگ بن وەکو چۆن لە 16 ئۆکتۆبەرا دژی کوردستان یەکدەنگ بن ونمایە خوێنبوو لایەنەکەم ڕای خۆمە پەیامێکیش بوو بۆ کورد کە ئێمە بەداخەوەی کە دکتۆر محەممەدی ژەروتی ڕۆژێکی تاڵە کەنە ڕۆژی پەردبوونی کورد بوو ڕۆژێک بوو کە تەنانەت بەرەی هێزی پێشمەرگەش دووکرد بوو ئەوان ئەو پەیامیان هەیە بۆ ئاماژەشیان هەیە بە دڵنیایەوە وەکو دکتۆر سۆراوەتی لە هەڵمەتی پرۆپاگەندەکانە با بڵێن ئێمە بەرامبەر یەک تون بین ڕەنگە بۆ هەتا جەماعەتی شۆڕشی تشرینیش هەر پەیامیان هەبێت کە بڵێمە لە تشری نایکەین ئەو نخبەی کە تۆ لێ ناڕازی من لە تشرینە دەریێسێنەوە دکتۆر محەممەد من لەو قسەی جەنابەوە دەست پێکەم کە هەڵبژاردننی پێشوەختە بۆ یا ئەسڵەن هەڵبژاردن بۆ کەین ئێمە هەڵبژاردن لە عێراقا بۆیە یەکەین بۆی کە ئاڵوگۆڕی دەسەڵات بێت لە نێوان حکوومەتێک بۆ حکوومەتێکی تر لە دەسەڵاتی تەشریعیش مەسەن لە مەجموعەیەکەوە بۆ مەجموعەیەکی تر ئەمەکە ئێستا لە عێراق ئێمە لە چواردەورەی پێشوو کەم جارە ئەگەر زاکرم خیانەتم لێ نەکات پێنجەمین دەورەیەتی جگە لەو دەورەیە کە تایبەت بوو بە دەستور ئەمە پێنجەمین دەورەیە کە ئەمەمانەوە ئینتیخابات بکەین جارە هیچ مانایەکی تێدا نییە تۆ لە مانگیدا 6 مانگ پێش ئەو وەختەی کە خۆی هەیەی بە چەند ڕۆژێک ئیزافە تۆ بێ هەڵبژاردن بکەی بەڕاستی خۆی ئەگەر 4 ساڵەکەی لە مدەی 6 مانگێکی ئەمێنێ بۆ خۆی تەواویەکە ینی هیچ حاڵەتێک نییە کە ئێستا تۆ پێی بڵێ پێشوەختە نازانین بۆ پێشوەختە بێت ئەمە خاڵی دووەمەوەیە کە هەڵبژاردنەکەین بۆ گۆڕینی دەسەڵات لە ڕێز و زرایەکەوە بۆ ڕێز و زرایەکی تر لە مەجموعەیەکی وەزیرەوە بۆ مەجموعەیەکی تر خۆ ئێمە لە ساڵی 2019 هەر لە نێو مەجلیسی نوابی عێراقی بەپێی ئەو ئیستخالەیە کە عادل عەبدولمەهدی کردی و لە ژێر فشاری با بڵێن خۆی نیشاندەران بۆ خۆی لە ژێر فشاری خۆی نیشاندەران نەبوو بەڕاستی چکە لایەنەکانی شیعە ئەسڵەن لەو حکومەتی عادل عەبدولمەهدی هەر لە سەرەتاوە ڕازی نەبوون دوایەوەی دووسێم ڕۆشەحی تریان هێنا مستەفا کازمیان هێناوەتە پێشەوە وەگەر مەسلەی گۆڕینی دەسەڵاتیش بێ لە بینی ڕێز و زرایەک بۆ ڕێز و زرایەکی تر خۆ گۆڕانکارێکە لەنێو ئەم مەرحەلەی یانێ 2018 بۆ 2022 جارێک کراوە لەناو بۆیە من ناشبینم بۆەوەیە کە مانەوە گۆڕینی دەسەڵات بکەین بەڕاستی هەڵبژاردنیش لە عێراق ینی هیچ لە چوار خولی ڕابردوو هیچی لە مۆزوع نەگۆڕیەوە جگە لە مەزاجی ڕێز و زراکان نەبێت کە هەانتۆ سەر حکوم هەر ڕێز و زرایەک بە ئارزووی خۆی بەڕاستی کارەکانی بەڕێوە بردووە و کۆمەڵێک لایەنی سیاسی لە نێو مەجلیسی وزەرا کۆبوونەتەوە ئەوەی کە مسەیتر بووە بەڕاستی لایەنە شیعەکانن وەزارەتەکانیان بۆ خۆیان داگیر کردووە ئەو پۆستانێک کە پێویست بۆ لایەنە شیعەکان هەمووی پڕ کراوەتەوە بەڵام ئەو پۆستانەی بە دەرەجەیەک بۆ کورد پێویستە پڕ نەکراونەتەوە مەسەن تا ئێساش کورد و ئێمە بەرەو 4 ساڵەی کۆتایی هەڵبژاردنەکان کۆمەڵێک پۆستی جێگری وەزیرمان هەیە کۆمەڵێک جێگری کۆمەڵێک پۆستی بەڕێوەبەری گشتی لە مستەوای عێراقا هەمانە تا ئێستا پڕ نەکراونەتەوە بۆ سونەکان لە دوای ئێمەوە ئەو حاڵەتە بۆ ئەوانی جواردە کە ئەوانیش ئەو حاڵەتیان لە پێشە و خاڵێکی تر مەسەلەی میلیشیاکانە وەکو جەنابی ئیشارەت پێدا خۆ میلیشیاکان هەر مسەیترن لە عێراقا و تەوەقوع ئەکرێ ئەم جارە لەم هەڵبژاردنە بەڕای من ئەوەیە کە لایەنە شیعەکان ئەو جۆرە ئیتیفاق و وەکو ئەڵێن با بڵێن پێکەوە بوونی سونە شیعە کورد کە لە مەجلیسی وزەرا هەیە و جۆرێک عرفی پێوە گرتووە ئەوە ئەشکێنن لە پێش بە ئەم مۆزوعانش بەڕوونی ئێلانیان کردووە ئەڵێتەوە ئەگەرێتەوێ لە عێراقی سەرکەوتوو بێت دەوڵەتێکی بەهێز بێ ئەبێ یەک لایەنی زۆرینە بێت و ئەم بابەتە بەدەستەوە بگرێ و هەڵبژاردن لە عێراق بباتەوە و حکوومەتی عێراقی بەڕێوە بەرێ بۆی بتوانێت ئەو قەرارانەی کە هەیەی بیچەسپێنێت تەمەن نەسونە نەکورد و هەردووکیشان بەیەکەوە ناگەنە ئەو ئاستەی کە لایەنە شیعەکان هەیەە بەڵام گرفتەکە لێرە خلافی نێوخۆی شیعیە کە نەیانتوانیوە بڕیار بدەن کێ ئەم سەیتەرەیە ئاکات ئایا ئەو جەماعەتەیە کە بە باڵی مقتەدا سەدر ناسراون یا ئەوانن کە مجملی حزبی داوا بە هەموو هینەکانی بە هەموو تیارەکانیانەوە هەم تیاری مالکیە تیاری جعفەریە تیاری عەبادیە و ئەو برادرانی لە بەغدا بوون ئەڵێن هەندێک شتی بچووکی تریشیان هەیە حزبی داوا
بەڵام لە مجملە حزبی داوان کە ئێستا بەهێزترینیان مالیکیە لە نێویانە جەماعەتی عەمار حەکیم عەمار حەکیمیش ئەوە با بڵێن لایەنێکی ترن کە مەجلس عەلای کۆن و ئەوەی نوێی ئێستایان الحکمەی ئێستایانە یعنی ئەمانە نەگەیشتونێتە ئیتفاقێک بۆی خۆیان بێن ئەم بابەتە بەڕێوە برن من قناعەتم وایە ئەگەر بتوان لەم هەڵبژاردنە زۆرینەیەک پێک بهێنن سەرۆک کۆمار و ڕئیس مەجلس وزەرا و ڕئیسی وزەرا لە نێو خۆیانەدا بەش بکەن وەکەوەی لە جمهوری ئیسلامی ئێرانە هەیە ئەو سەیترەیە کە شیعەکان ئەیانەوێت دەستی پێوە ئەگرن و ئەتوانن ئەو بابەتەی کە هەیە تێکپەڕێنن هەرچەندە پێم خۆش بوو لە فرسەتێکی تر من باسی بارودۆخی کەرکووکیش بکەم دەجاری داهاتوو باسی کەرکووک بکەیت من کۆکم لەگەڵ دکتۆر محەممەدا لەوەی کە هەندێک ئەجەندا هەیە لە پشت ئەنجامدانی هەڵبژاردنەوە بەڵام قەنەعەتەکەی من وایە کە نەک ئەم هەڵبژاردنە پێشوەختەیە لە ئۆکتۆبەران ناکرێ بەڵکو هەڵبژاردنە دەستوریەشی کە لە مانگی ئایاری ساڵی داهاتووە کاتێتی بکرێت تەسەور ناکەم ئەو کاتیش بکرێت لەبەرەوە اللهم ئەو ئەجندانەی کە هەن پڕ بکرێنەوە و ئەو ئامانجانەی کە هەن پڕ بکرێنەوە بۆ لەبەرەوەی کە ئەو هێزانەی کە ئەیانەوێت ئێستا مەسەلەن هەموو ئەو پێکهاتن و ئەو ستراکچەر و ئەو شێوازە دەستوری و سیاسی بۆ عێراق لە دوای 2023 و پاشتر لە دەستورە بەرگی بەبەردا بڕاو دروستکرا و ئەوانە نەیهێڵن هێشتا ماویانە بۆ ئەوەی هەڵبژاردن بکەن بۆ چونکە مەسەلەن ئێمە مەسلەی گەڕانەوە بۆ سنترالیزم و بۆ هەژمون و بۆ ئەوەی کە تۆ هەر بڕیارێک کە بدەی بچێتە سەر لە دوای 2023 هەتاوەکو ئێستا بۆ هەندێک لایەنی زاڵی شیعە نەچۆتە سەر لەبەرەوەی ئێستا لە بەرژەوەندی ئەوانە کە هەژمونێکی تەواو و ڕەهای پەرلەمانی عێراقی هەیە بەبێ ئەوەی هیچ لەمپەرێک لە بەردەم بڕیار و ویستی زۆرینەی پەرلەمانی عێراقیە هەبێت لەبەرەوەی کە ئێستا مەسەلەن محکمەی ئیتیحادی کە لەمپەرێکی سەرەکی بەردەم پرۆسی هەڵبژاردنە خۆ تەنها لەبەر ئەوە نییە پەخراوە لەبەرەوەی مەسەلەن لە کۆتایی ساڵی 2019 دادوەرێکی دەستی لە بەخانەنشین بووە و لە ئابی ڕابردووشا دادوەرێکیان بە کۆرۆنا مردووە و یاساکەشیان ئەڵێ ئەبێت هەشت ئەندامەکە و سەرۆکەکەی پێکەوە کۆ ببنەوە ئەگینا ناتوانێت کۆ بکرێتەوە ئەمە ئەگەر لە ویستێکی سیاسی بۆ تەعتیلکردنی محکمەی ئیتیحادی لە پشتەوە نەبێ پڕکردنەوەی دوو دادوەر من پێمانەیە ئەوەندە گرفتێکی گەورە بوو بێ ئەگەر چی محکمەی ئیتیحادی خۆی ئەڵێ ئەو میکانیزمەی کە ئیتیحاد دروست بێ بەتاکید یعنی بۆیان دەرکەوت کە لە هەندێک حاڵەتە دادگای ئیتیحادی ئەگەر چی تەواو مسەیەسە بەڵام لە هەندێک نادەستوری بوونی زەقا من پێم وایە ئێستش دووبارەیەکەمەوە ئەگەر محکمەی ئیتیحادی کارا بواە نەی ئەهێشت یاسای پڕکردنەوەی عەجزی دارایی بەو شێوەیە کە تێپەڕ بووە و هەروەها ئەو تێبینێ دەستوریانەی لەسەر نادەستوری بوونی ئەم قانونی هەڵبژاردننی ساڵی 2020 هەیە دیسانەوە ممکن نەبوو بهێڵێ بڕوالانی کە مەگەر لەبەر سومعە و اختصاصی خۆشی بوو بێ کە ئەو بەرپرسە لەوەی کە فەحسی قانونەکان بکە بۆی کە بزانێت گونجێ لەگەڵ دەستورایە ناگونجێ کەواتە محکمەی ئیتیحادی کارا ناکرێتەوە و دیسانەوە ئەگەر ویست هەبێ بۆ ئەوەی کە لەبەر ئەو تانەیەی محکمەی ئیتیحادی خۆشی بێ لەسەر نادەستوری بوونی ئەو قانونەی کە ئالێتی دیاریکردنی دادوەرەکان و ئەندامەکانیشی دەستنیشانەکە دیسانەوە مەگەر ئیرادەیەکی جددی هەبێ بۆ کارابوونی ئەو محکمەیە ئەکرا قانونەکەیەوە 6 مانگە لە ئەنجومەنی نوێنەرانە و ئامادە نیم بیخەنە دەنگدان و ئەوانەوە کەواتە بۆ ئێستا باشترین کاتە حکوومەتێکی لاواز هەیە کە سەرۆکوەزیرانێکی لاوازی بێکوتلا لە 2020 یاساکە لە مەجلیسی نوابەتە بەڵێ کەواتە بەڵێ ئیرادەیەک نییە کە ئیشی لەسەر بکرێت مەبەستی منەوەیە کە ئێستا بۆ ئەو لایەنانەی کە کار لەسەر سەپاندنی ئەجندای مرکزیەت و سڕینەوەی فیدرالیزم و با بڵێن بە پاشکۆکردنی هێز و لایەنەکانی تری جگە لە خۆیان ئەکەن زمینەیەکی سیاسی زۆر لەبار هەیە و زمینەیەکی یاسایی زۆر لەباریشیان بۆ خۆیان دروست کردووە لەوەی کە پەرلەمان ئێستا دەسەڵاتی مطلقی هەیە هەر یاسایە کە دەرێت چێنن هیچ لەمپەرێک و هیچ فلتەرێک نییە نە سەرۆک کۆمار مافیڕەتکردنەوەی قانونەکانی هەیە نە محکمەی ئیتیحادی شەیە کە بتوانێت تانەکانی نادەستوری بوونی قوبوڵکە و نە حکوومەتێکی شت هەیە کە بتوانێت بەرەنگاری ئەم زۆرینە پەرلەمانێ بکاتەوە حکوومەتێکی لاوازی بێکوتلەی بێپاڵپشتی پەرلەمان هەیە کە بۆ ئەوان ئەمە باشترە هەر کاتێک بیانەوەکو من دایمە ئەیڵێمەوە ئەڵێن تۆ زیاتر پێلاکێشی گوێتە بڕین و هەڕەشەی گوێبڕینی لێکەن و ئەیخەنەوە قاڵبەکەی خۆیەوە کەواتە هەموو ئەمانە سەرباری ئەو فاکتەرانشی کە کاکبەر هەموو برادران باسییان کردلەوەی کە ئێمە جدوای هەڵبژاردن لە عێراقانیە ئەگینا ئەگەر عێراق پێویستی بە هەڵبژاردن بێ
ئەولەوێت بۆ ئەوە بوو کە ئێمە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقا بکەین کە ئێستا ئەنجومەنەکە تعتیل بووە و ئەمەش بەشێکە لە ئەجندای تعتیلکردنی حکوومەتە خۆجێیەکان بەشێکە لە ئەجندای سنترالیزمێکی بەقوت تۆ ئەنجومەنی پارێزگاکان کە لە دەستورە هەیە و سەلاحەتیان بۆ دیاریکراوە تعتیلەکەی و هەڵبژاردنەکەی قەرار بوو لە ئایاری لە مانگی نیسانی ڕابردوو ساڵی 2020 تا بکرێ و ئەنجام نەدراوە هەر لەبەرەوە هەموو ئەم فاکتەرانە واکەن کە هەڵبژاردن زیاتر نەکرێت وەک ئەوەی کە بکرێت. کاک مەسعود دکتۆر سۆران زۆر باش بیناوەی ئەوەی تریش ناکرێت ساڵی 22 يعني ئەو خوێندنەوانە هەیە طبعا گەورەترین لەمپەر محکەمەی اتحادیە بەسەراحەت لەبەرەوەی ئێمە لە خولی سێ يعني زۆر محاولەمان کرد بۆ تێپەڕاندنی قانونی محکەمەی اتحادی بەپێی مەوادەکانی 1992 ئیشکالیات لەسەر فقهاء قانون و فقهی ئیسلامی ئەوانە هەبوو یعنی هەستت ئەکرد ئەبێت بە محکەمەیەکی شەرعی زیاتر جانبی دینی زاڵە بێ بەسەریا اختلافات لەوەیە هەبوو کە ڕۆڵی ئەو فقهاءانە چییە؟ ئایا هەمان حەقی دەنگدانیان هەیە وەکو ئەندامانی محکەمەی اتحادی شیعەکان بە ئاراستەیە بوو عەلا کولین یەکێ لە مشکلەکانی تر ئەوە بوو ئێمە وەکو کورد بەسەراحەت ئەمانویست بە ئەغلەبیەکی بەسیط بڕیارەکانی ناو محکەمەی اتحادیەک لای نەبێتەوە. مثلا لەسەر ئەوە ڕێککەوتین کە لەسەر چواری دەنگدان ئەو کات کورد ئەیتوانی ببێتە ڕۆلی مععتلی هەبێ بۆ قەرارات ئەگەرکو هەست بکە کە قەراراتی محکەمەی اتحادی بێتە قەرارێکی سیاسی وەکو ئەوەی لە کاتی ئەنجامدانی ڕفراندۆمە کرا وەکو ئەوەی کە لە 2010 لە ساڵحی نووری مالکی و دەوڵەتی قانون تەفسیری محکەمەی اتحادی بۆ کوتلە ئەوە بوو کە لە دوای ئەنجامدانی هەڵبژاردننیش ئەتوانی تحالف دروست کەیتوبوو بتە کوتلەی گەورە طبعاەمانە هەمووی ئەنی ئەبینین کە تەنانە سوڵتەی قەزائیش لە عێراقا ممکنە تەسیس بکرێ و بکرێتە خزمەت ئەجەندای سیاسیەوە ئەگەڕێمەوە بۆ پرسیارەکەی جەنابێت ئایا هەڵبژاردننی پێشوەختە هیچ ئەگۆڕێ نە هەڵبژاردننی پێشوەختە بە سورعەت شت ئەگۆڕێ نە ئەو هەڵبژاردنەی کە بڕیارە لە 2022 شا بەپێی دەستوور ئەگەر ئەنجام بدرێ شتێک ناگۆڕێ لەبەرەوەی جارێ ئەو کەڵچەرەی کە حکمی عێراقەکە ئیشکالێتێکی زۆر گەورەیتیە ئەو کەڵچەرە مەبەستم لە کەڵچەری ئیدارەدانە و لە کەڵچەری سیاسیە و ئەوەی کە لە 2010 جارێ پەشیمان بوونێتەوە لەوەی عێراق ببێتە دەوڵەتێکی فیدرالی و بە ئاراستەی ئەوە ڕۆن و قوانینەکانیش بۆ ئاراستەیە کە حکمی عێراق حکمێکی مرکزی بێ و هەرچی بڕیار هەیە لە بەغداوە دەربچێ و ئەوە پارێزگاکان و هەرێمەکان هەمووی بەس جێبەجێکار بن و ڕێگریشن لەوەی ئەسڵەن هەرێم لەسەر ئاستی پارێزگاش لە عێراقا دروست بکرێت ئەمە بۆ خۆی ئیشکالێتێکە دوو هاوڵاتی عێراقی جگە لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەوانە چاوی لەوەیە دوای 20 ساڵ حکومڕانی شیعە لە عێراقا چۆن وەکی ئەتوانێت خزمەتگوزاری ئەساسیەکانی پێشکەش بکە لە زۆر شوێن ئاماژەمان پێ کردووە کە هیچ خزمەتگوزارێکی ئەساسی نییە و شارەکانی جنوب و وەسەتی عێراق تەواو خاپووری وێرانە شاری بەسڕە کە زۆرترین نەوتی عێراق نارداکە و سەرچاوی داهاتی عێراقا پیسترین ژینگەی هەیە خەڵکەکەی لە وەزعێکی خراپە ئاژین و بۆیە من بخۆم یعنی تەسەورمە هاوڵاتی عێراقیش بەم قەناعەتی لە هەیە کە هەڵبژاردن گۆڕانکاری جەوهەری ناکە ئەسڵەن ئەم نیزامە انتخابیە کە لەم قانونەیە دانراوە مەجای زیاتر کردو بۆی تەنها حزبی گەورە بتوانێت دەنگ بۆ خۆی زامن بکە ڕاستە ئەڵێ بەڵێ ینی ڕاستە ئەڵێ تۆکو تاک ئەتوانی بچی لە مفۆزێت تەسجیلکەی بە خۆت کاندیدکە لە زۆنێکە بەڵام لەسەر ئەرزی واقع قدرەتی تاک بەراورد دەکرێت بە قدرەتی حزب مستحیلە لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی هەبوونی هێزەوە لە ڕووی هەبوونی کەوادرەوە ینی ئەم قانونە بۆ ئەوەیە ئەحزابی گەورە ڕۆڵیان زیاتر هەبێ و ئێستا بە تایبەتی لە ناوماڵی شیعە کە مۆزوعی سەرۆکوەزیران مهمە لەبەرەوەی هەر لایەنێکی شیعی هەوڵی تەصفیەکردنی لایەنی ترەدا ممکنە ظاهریان ململانەکە لە نێوان
سەدرەکان و حزبی داوا بێت چونکە ئەوەی کە پێڵێن دەولە عمیقا حزبی داوا جومکەکانی دەوڵەتی عراقی هەمووی کۆنتترۆل کردووە سائیرون ئەگەر ڕئیس وزرا بگرێتە دەست ئەوان ئەیانەوە تەصفی حزبی داوا بکەن لە ناو مؤسساتی دەوڵەتە و خۆیان کۆنتترۆلی بکەن ئەتوانین بڵێن ئەوەی کاکسۆران وتی ممکنە هەڵبژاردن پێشوەختەیان لە کاتی خۆیان وا بکات لە قۆناغی داهاتوە ناسەقامگیری زیاتر لە دەوڵەتی عراقیە دروست ببێت جگە لەو مشکلانەی کە لێنەوەن پێکاتە سەرەکیەکان هەیە کورد لەلایەک سونە لەلایەک میشار لەو ڕوانگەی ئەمە ئەوەی کاک سۆران وروژاندی ئەکرێ یان ناکرێ خۆ هەڵبژاردن ئەوە لە من باشتر زیرەکترن لەمەوەی لە بابەتی یاسا هەڵبژاردن چییە بڕیارە دیاریکردنی وادەیە با بڵێن یاسایەکە بۆ هەڵبژاردنەکە و سازدان و ئامادەکردنی پێویستیەک تەکنیکی و دارایی و ئەمانەیەتی ئێستا لە عێراق بڕیارێک هەیە بۆ هەڵبژاردنی پێشبەختە و بڕیارەکە لاوازە بڕاستی با سەراحەت بڵێن حکوومەتەکە لاوازە ئەو بڕیاریدا وادەکەشی ئەوە ئەمڕۆ دیاری کرد و پێویستیەکان کۆمسیۆن تا ئێستا بەدڵی نییە بۆیە تۆ لە بینەوەی ئەکرێ یان ناکرێ ئەوە بۆ خۆی بابەتێکە بەڵام با بڵێن گریمان هەموو پێویستیەکان ئامادە بوو زەمینە ئەمنی و دارایی و پێویستی لە دوستی و تەکنیکەکانیش هەمووی ئامادە بوون ئایا کە کرا کە بەڕێوە چوو هەڵبژاردنێکی بێغەل و غەش و تەزویر و ساختەکاری ئەڕوا بڕێوە لە عێراقا ئایا ئەو وڵاتانی کە ئێستا ئەڵێن دەستیان لە کاروباری عێراقا هەیە ئەوە پاک و تەمیز و عەقڵانە دانیشتون دەستکاری ئەم شتانە ناکەن و با بڵێن حتا گریمان با بڵێن ئەو لەم پەرەژ نەما کەس دەستی تێوەنێ ئەو هەمووی با بڵێن وەکو خۆی ڕۆیشت و زۆر دیموکراسیانە چوو بەڕێوە بەس یە قەوسێک کاک بەرەم عەفو بۆ مقاتە ئەگەر حکوومەتی عێراقی داوا لە UN بکە و مراقبینی فعال ئەوەی کە خۆیان ئەڵێن و چاودێری بە چاودێری UN بکرێ و چاودێریکردنەکە ظاهری نەبێ ینی مسەیس نەبێت چونکە بەڕۆیش منەظەمەیەکی سیاسیە لە نەتیجە دکتۆر ئەگەر بتوانرێ ئەو ڕقابەیە بکرێ و ئێستا لە ڕووی فەنیەوە ئەو جیهازانەی کە باسێکن لە انتخاباتی پێشوە هەندێک خەلەلی فەنی هەبووە وا ئەوترێ لە نەتیجە تەکنۆلۆژیا من قەناعەتم نییە 100% سیکیور بێ و نەتوانی خەرقی بکەی شتیوانیە ممکنە ئەوەی لە 2010 ڕوویدا کەمتر بکرێتەوە خودی قانونەکەش متهمە بۆی کە لە دەرەوەدا ڕێژراوە قانونی هەڵبژاردنەکە ینی دەستی زۆر تایە ئەو بابەتەوە من هیوادار بووم چاودێری نێو دەوڵەتی و نوێنەوەنەوە بەڕاستی ژەوانی لە زۆربەی ڕووداوەکانی عێراقا کورتترین پێناسە شاهیدی زۆر ینی شتێکی کەنین زۆر جار بە تاریخەکان هەتا ئێستا چاودێرەکانی نەیانتوانیوە پرۆسەیەکی هەڵبژاردن لە زۆربەی وڵاتانی ناوچە دەستی ئەوەی تایە زان بەسمەوەی ئەو گەر با بڵین ئەو چاودێران نیان هێشت و زۆر بەڕێک و پێکی و بێگەل و غەش بەڕێوە هەڵبژاردنەکە ێ باشە ئەنجامەکانی ئەو گروپانە هەمووی چەکدارن هەمووی باشترین هامەر و دەبا بە مدەڕعیان پێ ئەمانە قوبوڵ یەکەم بدۆڕێن لایەنە دۆڕاوەکان قوبوڵ یەکەن دیسان دێمەوە سەر بەشی پێشووی قسەکانم گریمان ئەوانش قوبوڵ کرا و زۆر بەڕێک و پێک حکوومەت دامەزران حکومت کام کێشە لەم کێشانەی کە هەموو باسمان کرد کامیانی پێ ئەنج تۆ سێ کرد لەو ڕۆژەی کە مستەفا کاظمی وتی مانگی شەژەکرێ ئێمە هەموو بینیمان چ پڕۆپاگەندەیەکی خوێناوی دەستی بگران پۆپۆلیستی خوێناوی با بڵێن ئەنتەری شەقاوەی دەستی پێکرد بڕین ئەوەی قسەی جەنابەت نمونە شتێکی زۆر گرنگی برخستمەوە یاساکە هاوکارە بۆ ئەوی چالاگوانێک یا کەسێک لەسەر شەقامەوە دکتۆر یەکێک با بڵێن تەکنۆقرات بە تەنیا مەدەنی خۆی هەڵبژێرێ و دەرسێت با یاساکە هاوکار بێت بەڵام لەو باوەڕێیان ئەگەر کەسێک لەو چالاگوانە تەمەنەوە زۆریان بەداخەوە تیرۆر کران بەداخەوانی دیارەکان تیرۆر کران و هێشتا خوا ئازانێت تا ڕۆژی تا مانگیدا ئەگەر بکریان نەکرێت چەندی کە تیرۆرەکرێن بەڵام ئەگەر یەکێک بۆنی ئەوەی لێ هات نزیک بێلەوەی کە بە تەنیا یا بە پشتی شەقام خۆپیشاندەر دەرەچێ من لەو باوەڕێم نەک بەختی سەرکەوتن بەختی ژیانیشی نامێن هەر ناژی لەوانە بۆیە ئەوەی کە ئەم گروپانە ئەم سیستەمە ئەو کەڵچەری باسیەکەم لە عێراق خڵقاندوێتی ئەمە بە بڕوای من هەڵبژاردنێک نات دوانی تر بیستی تر دروستی هیچیان لە چارەسەر ناکە دکتۆر من قسە کەمترەکەم بۆی جەناب باسی کەرکووکمان بۆ بکەی لەگەڵ ناوچە با بڵێن داگیر کراوەکان بەداخەوە بەردۆخی کەرکووک وەکو
ڕەمزی ناوچەکانی دەروی ئیدارەی هەرێمی کوردستان و ناوچەی باڵێن دەنگە زۆری نەکەون مەسەحە فراوانەکە دایم لەوێ باسەکەن بەڵام ئەمە حاڵەتی شنگال و خانەقین و ناوچەکە دووز و ناوچەکانی تری شەگرێتەوە بەڵام میسالەکە لەسەر کەرکووک دێنینەوە تەوەی کەرکووک ئێستا 1,556,687 کەسی تێدا ئەژێت ڕقەمەکە یەکجار زۆر بەرەو زۆر ڕۆیشتووە بەپێی دەستور ئەبوایە نزیکەی 16 کورسی یا زیاتر کورسی هەیە پەرلەمانی هەبێ بەڵام لەسەر ئەحسایی ساڵی 2010 حسابیان بۆ کردو 12 کورسیان بۆ دانەوە زاید کورسیەکی کۆتا کەرکووک ئێستا دابش کراوە بە چەند بازنەیەکی ئینتیخابی من لێرە شیکردنەوەیە کە دەم لەسەر قسەکەی کاک مەسعود بۆ تاک مەجالی نییە یا تاکی سەربەخۆ مەجالی نییە چکە کاتە مەسەڵەن ئەگە کەسێک لە مستەوای پارێزگایەک ناسراو بێ بتوانێت بە دەنگی پارێزگاکە بە کاملی سەرکەوێ ئێستا بچووکیان کردوەوە ئەو ئەبێ بەس لە بازنەکەی خۆی ئەوەندە دەنگ بێنێ کە بتوانێت سەرکەوت و بێسە کەرکووک سێ بازنەیە بە پێوەی سێ کۆتای ئافرەتی هەیە بۆیە هیچ تاکێکی سەربەخۆ ناتوانێت لە منافسەی ئەحزابی گەورە بکات لە بازنەیەکی بچووکە چکە دەنگی ئەو حزبانەوە ئیمکانیاتی ئەو حزبانەی یەکجار زۆرە بۆیە شانسی سەرکەوتن زۆر کەمە و ئەحزابی شیعی گەورە زیاتر دەنگ دێنەوە ئەم جارە زای دەوانشی کە میلیشیانەیە لەو ئیشکالێ بۆی فریاب بکەین کورد لە ئەشکالە دەتوانین بە کورتی باسکە بەڵام لەو ناوچانە لایەنێکم گریمان کرا لە مانگی 10 ئۆکتۆبەر بەڕێوەز کورد چی بکە؟ ینی ئێستا من شیکردنەوەیە کە دەم تەبەت بازنەکان بازنەی یەکی ناوشار یا باژنەی ڕۆژهەڵات ئەوە ناوچە کوردەکەیە کە زۆربەی گەڕەکە کوردەکانیان لەوێ کۆ کردوەوە 5 کورسی هەڵبژاردنیان پێداوە بەڵام معدلی ئینتیخابی لەوێ بەداخەوە 83,836 کەسە بۆ هەر کورسیەک بازنەی ناوەند کە بازنەیەکی مختەڵەتە هەندێک کوردی تایە ژمارەیەکی باش عەرەبی تایە و ژمارەی زۆرینەی تورکمانی تایە کە عەرەب ئومێدی هەیە لەوێش کورسیەک بەرێ معدلی ئینتیخابی 87,662 کەسە بۆ 4 کورسی ئینتیخابی بازنەی جنوب کە حەویجەیە و صرف عەرەبە و هیچ لایەنێکی تریتیانە و 3 کورسی مسۆگری خۆشیان داناوە معدلی ئینتیخابەکەی 61,008 دەنگە ینی نزیکەی 20,000 دەنگ لە نێوان ئەو بازنەیە و دوو بازنەکەی تر جیاوازی هەیە لە هەندێک شوێن دەنگەکەی 26,000 دەنگ جیاوازی هەیە طبعاً ئەم جیاوازیە یەکجار زۆرە و مشەڕەی عێراقی بۆ ئەم ژمارەیەدا بە حەویجە و بەم شێوەیەش غەدری لە ناو شار و لە گەڕەکە کوردەکان کردو چکە حەویجە یەک قەزایە بەڵام خۆ کەرکووک قەزای مرکزی هەیە قەزای داقوقی هەیە قەزای دووبزی هەیە ئەمە یەکێک لەو غەدرانەیە کە لەو سنوورە کراوە دکتۆر ئەگەر بەنی خولەک بڵێ بەنی خولەک بکە بەنی خولەک طبعاً کورد یەکەم شت ئەبێ ئەو مشکلە تەکنیکیانەی کە کۆمیسیۆنی ئینتیخابات ئێستا دروستی کردووە یەک لە ڕێگەنەدان بە تەسجیلکردنیش موالیدی 2001 2002 2003 ئەو کوردانێک کە کاتی خۆی ئاوارە بوون و 2003 بیتاقینەوە ئینتیخابیان نەقل کردوەوە بۆ کەرکووک ئەبێ ئەو مشکلەیە حەلکەین دوو ونبوونی ژمارەیەکی زۆری بیتاقی دەنگدەران ئەبێ حەلکەین سێ حەسرکردنی دەنگی ئاوارەکان کە ئێستا بۆتە گرفتێکی گەورە لە بینی هیجرە و مهاجرین و لە بینی کۆمیسیۆن و تا ئێستا بڕیاری لێنە دراوە ئەبێ ئەمانە حەلکەین و لەمەش مهمتر ئەوەیە کە لایەنە کوردستانیەکان پشتگیری یەکتری بکەن بۆی ژمارەی کورد لە 6 کورسی نێتە خوارەوە 5 کورسی کوردیەکە لە بازنەی کوردی ببن و بە هاوکاری یەکتری کورسیەکیش لە بازنەی مختلط بەرن تەنها شانسمان ئەوەیە ینی هەوڵ بین خولەک و نیمە دوو خولەک چکە کات نەماوە بەس بزانانی ئەنی دەرفەت هەیە یاساکە بگۆڕێ ئەو هەوڵانی دکتۆرەڵی کورد بیدا لەگەڵ یاساکە خۆی ئێستا با بڵێن هەر یاساکە لەبەرەوەی لە سەرەتایە دەنگی کورد و تا حدێک سونەشی لەگەڵا نەبوو تەنها لە دوجارە کە بازنەکانی هەڵبژاردن خراە دەنگدانەوە کورد با بڵێن دەنگی بۆ داسونە بەڵێ ئەگینا بە شێوە گشتەکەی نەکورد پێی مرتاحە نەسونەکان و بەشێک لە شیعەکانیش بە هەمان شێوە پێی مرتاح نین چکە لە دوجارە ئەمە یاسایەکە کە ئەو هێزە گەورانەی ئەمە بەنسبەت کوردستانیشەوە ڕاستە تەنها هێزە گەورەکان و حیزبە گەورەکان ئەهێڵێتەوە و ئەوان ئەنێرێتە پەرلەمان و حیزبە بچووکەکان چانس و دەرفەتی دەرچوونیان نامێنێ بەڵام قەناعەتی من وایە کە لەم زروفەی کە ئێستا لە پەرلەمانی عێراقیە ئەگونجێ نە ئەو دەرفەتە ماوەکە لەبەرەوە ئێمە زانین کە ڕەنگە هەتاوەکو چەند هەفتەیەکی داهاتوش پەرلەمانی عێراق سەرقاڵی یاسای بوجە بێ و بە دوای ئەوەیە ئەگەر ئەگەرە لاوازەی کە بۆ هەڵبژاردن هەیە بکرێت لە 10 ئۆکتۆبرە ئەو کاتە بێ مشوری یاسای محکەمەی ئیتیحادی بخورێ سەر نەک دەرفەتی ئەوە نییە یاساکە بە هیچ شێوەیەک بواری دەستکاریکردن و ئەوەی نەماوەتەوە بەڵام ئەوەی خاڵی گرنگە بە نسبەت ئێمەوە تەماشایکەینەوەیە کە بە شێوەیەکی
بەردەوام لەو کاتەی لە ساڵی 2005ەوە هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن بە دەستکاریکردنی یاساکان دەنگی کورد کەم کراوەتەوە ینی دەنگەکانی کورد هەرچەنێک بوو بێ لەسەر و هەشتا کورسیەوە بوو بە هێدی وردە دابەزیوە و من پێشبینیە کە مەگەر لەم هەڵبژاردنەیە بکرێ بە گوێرەی ئەو تەقسیماتی کە کراوە بە گوێرەی ئەو نرخی هەر کورسەیەکیش کە دانراوە دەنگی کوردستان لە هەموو ئەگەرێکا دائەبەزێ بەڵام هەڵبژاردن کە بکرێ بۆ ئێمە چی تایە و نەکرێ چی بۆ ئێمە تایە ئەمە گرنگە بە کورتی بۆ ئێمە بکرێ و نەکرێت تەسەور ناکەم هیچێکی ئەو تۆ لەو قەناعەتە سیاسی زاڵی کە ئێستا کوردستانی تووشی تەنگ و چەڵەمە کردووە لە عێراقا من پێمانیە گۆڕانکاری بەسەرابێ بەڵکەوەی کە باز لە حکوومەتی زۆرینەوە ئەواناکەن کاریگەریەکەی ئەوەیە کە کورد بچووکترە بێتەوە بەڵام ئەم دواخستنە لانیکەم ئەم چوارمانگە من هیوادارم کە ببێتە هۆی ئەوەی کە هەندێک دەرفەت بێنێتە گۆڕێ بە تایبەت ئەگەر بێت و تۆ 4 مانگ هەڵبژاردن دوا بخرێ ئەگەرچی ئێمە لە 4 ساڵە هەر لە هەڵمەتی هەڵبژاردنین بەڵام هیوادارم ئەم هەڵمەتی هەڵبژاردنەی کە لەسەر پشک و بەشی کوردستان لە بوجەیە کرابوو هیوادارم تۆزێ خاوی کاتەوە دەرفەت بڕەخسێنێ بۆ ئەوەی کە بتوانێت بە دانوستاندن ئەو پشکی کوردستان لە بوجەیە مسۆگەر بکرێت. وڵا دووشت هەیە گرنگە ئێمە جاری یەکەم اتفاقی شنگالمان هەیە گرنگە زۆر پێداگری لەوە بکەین ئەم فعلەن ئەمە ئیتر تاخیر نەکرێ و بچێتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی تهدیئە لەو ناوچانە دروستەکە و واکات با بڵێن ئەجوایی هەڵبژاردن ئەوانە گونجاو بێ دوو ینی بۆ ساڵونی زیاترە لە کاتی حکوومەتەکە عادل عەبدولمەهدیەوە سەدان کۆبوونەوەی سیاسی و حکومی کراوە لە نێوان هەرێمی کوردستان و بە وجودی پێکاتەکانی کەرکووک زۆر گرنگە لەسەر ئەو بابەتەش پێداگیری بکرێ و ئەجوای کەرکووک تهدیە بکرێتەوە ئەو میلیشیانی کە لەو ناوچانە هەن بە پێ ئەوتفاقانەی کە کراوە نەمێنن و پارتی بگەڕێتەوە ئەو سنوورانە من بە قەناعەتی خۆم گەڕانەوەی پارتی بە تایبەتی بۆ کەرکووک ئەبێتە هێزێکی گەورە بۆ هەموو ئەحزابی کوردی لەبەرەوەی ئێستا ئەو ئەجوا تێرۆریستیانەی کە لەوێ هەیە و ئەو شۆڤێنیێتە و ئەو سیاسەتە متعصب شۆڤێنی کە محافظی کەرکووک و بەشێک لەلایەنە سیاسیەکان لە کەرکووکا پێڕێوەکەن بێگومان تەئسیری هەیە لەسەر سایکۆلۆژیەتی دەنگدەری کوردی بۆیە ینی ئومێدەوارم ینی زەغت لە حکوومەتی کازمی بکرێ ئیتر ینی خۆ ئێمەش پێکاتەیەکی ئەساسین و ڕۆڵمان هەیە لە عملی سیاسی لە عێراقا ناکرێت لەسەر حیسابی کورد مجاملەی ئەحزابی شیعی و پێکاتەی شیعە بکە و مۆزوعی ئەوەی کە پێڵێن التطبيع الأولي بۆ ئەو ناوچانەوە بە کەرکووک بە تایبەتی جارێکشتر تاخیر بکەوە لەبەرەوەی بوونی کازمی مانەوەی بە سەراحات ئەوەیە کە کورد و بە تایبەتی ئەحزابی کوردی ڕئیسی دعمی ئەویان کردووە کە لە دەسەڵاتە بێ و لە ناو پرۆسی حکومڕانی عێراقا پشتیوانێکی سیاسی گەورەی کوردی هەیە پێویستە ئەو اتفاقانەی کە کراوە جێبەجێ بکە و ئەوانەی تر جانبە فەنیەکە تەسەورەکەم ئێمە ینی خەڵکی شارەزامان هەیە توانن مەعالەجە بێت. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەو گفتوگۆ ڕوو بە سوودا بەڕێزان لە کۆتایی ئەم بەرنامەیە پەیامی ئێمە یاخود با بڵێن کۆکراوەی ئەو ڕاو بۆ سونانە ئەوەیە کە پاش ئەوەی ئەو ڕاستیە تاڵانەمان لەبارەی دۆخی عێراق زانی دەرەکەوێت ئەوە سەلمێنێکە هەڵبژاردننی پێشوەختە نەک هەر دەرمان نییە بۆ ئەو دەردە گەورانی عێراق بەڵکو لەوانەیە دەردەکەی خراپتر بکات و یاخود بەرەو تونێلێکی تاریکتری بەرێ یاخود بیکاتەوە هۆی دابەشبوونی سیاسی گەورەتر لە ئاسی عێراقا بەڵام بە دڵنیاییەوە یەک ڕیزی و تەبایی و ئاشتی و یەک دەنگی و یەک هێزی و یەک ئیرادەیی لەسەر ئاسی کوردستان و لایەنە سیاسیەکانی کوردستان هەروەها پێداگری لەسەر چاکسەزی نەوخۆیی و نەهێشتنی گەندەڵی ئەوە دەرمانی هەرە باشە بۆ کوردستان و دەرمانی هەرە کاریگەرە بۆ دەردەکانی کوردستان هیوادارم ئەو دەرمانە لە دەرمانخان ناوخۆیەکانی کوردستان دەست پێێت و پەنا نەبین بۆ دەرمانی هاوردەی ماوە بەسەرچوو تاڵقەیەکی تر خواتان لەگەڵ و هەر شاد.